سڵاو لە بەرنامەیەم جارە باس لە کانزایەکی گرنگ دەکەم کە هیچ دراوێکی کاغەزی ناتوانێت نرخێکی جێگیر بۆ ئەم کانزا بە نرخە دابنێ. زنجیرە هوتێل، کۆمپانیا وەبەرهێن بازرگانە گەورەکان وەک سەرمایەیەکی ئارام و پەناگەیەکی ئارام پشتی پێدەبەستن تایبەت بە هەرێمی کوردستان و بازرگانیکردن بە زێرەوە بەردەوامە لە فراوان بوون. بەڵام ئەوەی مەبەستی منە لەم بەرنمەیەدا بە دوواداچوونی بۆ بکەم کاریگەری بەرزبوونەوەی نرخی زێڕە لەسەر پرۆسەی هاوسەرگیری کە یەکێکە لە بنەما و پێوەرەکان بۆ بەیەگەیشتنی دوو هاوسەر. هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی زێر چۆنە؟ خواست بۆ زێر لەم دۆخەی ئێستاە چۆنە؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنمەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. دەستپێکی ئەم بەرنمەیە بە دوواداچوون بۆ هۆکاری بەرزبوونەوەی نرخی زێر دەکەم. دەپرسم داهاتووی زێر بەکوێ دەکات؟ نرخەکەی بەو بەرزیەی ئێستا دەبێنێتەوە یاخۆت دێتە خوارەوە؟ هۆکارەکانی پێش بەرزبوونەوەی نرخی زێر چییە لە بازاردا بە تایبەتی لە بازاری فۆرەکسانی چ شتێکەیە تەسیری ڕاستەوخۆی لەسەر زێر هەیە؟ مەسترین هۆکار ئەوە حالە حاضردا شەڕێن جیهانینە. ئەگەر هات و پێشبینی هاتەکردن شەڕی جیهانی بێنەکردن ئاشەر نێوان gelek وڵاتە هاتەکردن دوی حالەتیدا زێر بەرز بیت لەبەر و زێر تشتێکت بژنێ فيكس أسيد أصول ثابتة همي عالمك برف زيري تشيت شارك تشي بيت همي عالم زيري تكريد دوي حالتي دا نرخ دولاري تتخاره وكما مديتي دوي دماغي كده كترامب هاتيا انتخاب كرن زير هاتا خاره بشوكي باش هاتا خاره دوي حالتي دا چونکو عالم زیر فرود ترامپ برف شریفه ناچی ترامپ ده محاوله کرد نوینا اوکراینیا و روسیا هاده کرد پیچک في حالتی ده دلار برز بو قوت دلاری گرک هاده برز لە بازاری فۆرەکس مەسەن دەبینین شاشەکە لە پشتی ئێمەیە یعنی زۆرترین مامەڵەکە بکرێت لە بازاری فۆرەکسە زێر لە ڕیزبەندی سەرەوەیە زێر ئەیکەمتت زێر ئەیکەمتت هەمی مەگەلک کانزایدیت هەین بس زێر یاکەیە مامەڵی زۆر پێوە دەکرێت ئەو پترترینێک ئەس شەم بێشمەدە حتا 6 بە زێرە باشە بە پێی پێشبینیەکان ئێوە لە بازاری فۆرەکسان بەردەوام تەحلیلەکان شارەزاییتان هەیە نرخی زێر بە جێگیری دەمێنێتەوە یا بەردەوامە بە پێی پێشبینیەکان بەرز دەبێتەوە بە پێی پێشبینیەکان یەن و کە حاڵی حاضر في دورو برادا مينيت أفنو كان بينين احتمال أجر هاتو شر وكو ترامب تبيجي شر نمون ديزر برف خارب هيد زورجي بس أجر هاتو شر شيبون أو هرد برز بيتفا بسبب پێی ئەو قسانەی کە بەڕێست باست کرد هەواڵەکە دڵخۆشکەر بوو بە تایبەتیوانی کە دەیانەوێت زێر بکڕن یا مەسەن پرۆسەی هاوسەرگیری ئەنجامتەن زێر لەو نرخیا دەمێنێتەوە ئەگەر شەڕ نەمێنێ ئەگەر شەڕ نەمێنێت دێتە خوارێ دێتە خوارێ حەز ناکەم زۆر ڕقم بڵێم بەڵام بەرەو خوارێەوەیە کاک حاجی بازرگانن چەند ساڵە لە ناو بەرزی و نزمی و مامەڵەکردن لەگەڵ کانزایەکی وەکو زێرە دەبینیمان لە ماوەکانی ڕابردووە زێر بەرز بوو بۆ یانی ترسێکی زۆرەوە. ئێوە
هۆکارە سەرەکیەکەی کاریگەری لەم کانزایە بەچی دەبین وەکو بازرگانێک کە بە شێوەی فیزیکی مامەڵە لەگەڵم کانزایە دەکەن. طبعاً هۆکارەکان زۆرن کاکە دیاری یەک لەو ئەوەکان با بڵێن هۆکارەکان با بڵێن خواستی بانکی دووەلیەکانە یاخود دەوڵەت یاخود با بڵێن عدەم استقراری وەزعی جیۆسیاسی کەەوە ئەو شەڕانی ئێستا لە ئۆکرانی ڕوودەدا یاخود لە غەزە و لە لوبنانیشی بەسەرداهات ئەوانە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی زێڕ. ئێستاش و بۆ هەموو دۆخێک ئەم قسەیە تەواوە لەسەر زێرکە دەڵێن پەناگەی ئارامە. بڵێ بەخۆی بە عارەبی لە قەبەشی هەیە ئەو زێر با بڵێن پێی دەڵێن ئەلمەلاد الئامن پەناگەی ئەمان یعنی نێزیکترین ئەوشت لۆ دەینم کاک دیاری لەو ئاگرەیەکەوە ئاگری با بڵێن بازاری قەیسەری تەماشا بکە بەزازەکان ئەوانی بازاری جلچیان هەیە مالیان هەموو سوتا بەڵام زێڕنگر بەداخەوە ئەمە یەک لەو کەسانە بوون کەوا زەرەلمەند بووین و دووسێ زێڕنگر زەرەلەکەیان گەلێک زۆر بوو زێڕەکەیان تێکچوو بەڵام لە دەستیان نەدا سەرمایەکەیان ماوە زێڕەکە سوتا بەڵام ماوە وەچی خۆی ماوە لە دوکانی خۆی ئەوە شتەچی با بڵێن دلیلەشی مەلموسە کە دەیبینین ئەمە. ئێستا لە دوای زێر بەدیل هەیە شت هەیە بێتە پێشەکە بڵین ئەمە جێگرەوەی زێرە. ئەمە ئەوی ڕۆژێک کاک دیاری پرسیارەکە جوان بوو لەگەر سندیگای زێڕنگران پێشنیارکمان تەقدیم کرد هەر بەخۆم گوتم کاک مامۆستا هەندرێن هەیە سەرۆکی سندیگای زێڕنگرانە گوتم کاکە با ئەمە ئێستا هەولێر بەعام یعنی بەڕاستی فقط عیار 21 زێڕی عیار 21 زۆر احتیمامی پێ دەدەن گوتم کاکە ئەمە ئەگەر بێت و زێڕ هەروەها بەرزبی خۆ دەتانی بەدی لە چیلۆدانین ئەو زێڕەی بکەینە هەژدە یاخود بیکەینە عیار ساردە ئێستا دووە ئۆڕپی هەمووی عیاریان ساردەیە یاخود دوازدەیە دەتانین طبعاً ئەو عیار زێڕی مەسەلەن تو حساب بکە نیوەی قیمەتی 21 دەتانین هەمان ڕەنجی 21 لە عیار ساردەی دروستکەین ئەمە ئەو فکرەی باش یانی باشە لە بۆ مستقبل ئەگەر بێت زێر بەردەوام ینی عیارەکەی کەم بکەینەوە عیارەکەی کەم بکەینەوە زێریش هەر زێریشی دێتە خوارێ ئەکید زێر هەر زێرە زێرش هەر زێر. بەرزبوونەوەی نرخی زێر خەریکە مەترسی لەسەر کۆمەڵگا دروست دەکات چونکە زێر یەکێکە لە بنەما سەرچەکانی پرۆسەی هاوسەرگیری ئەگەر تەماشا بکەین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەی هاوسەرگیری لە هەرێمی کوردستاندا کەمی کردووە. پرۆسەی هاوسەرگیری یەکێک لە مەرجەکانی یەکێک لە بنەماکان وای لێ هاتووە لە پشکی شێری داواکردنی زێڕە بۆ ئەو گەنجانی کە تازە دەستنەوە پرۆسەیەوە چۆنە ئێستا زێر بەرزە خواستەیە لەسەری خەڵکەر هاوسەرگیری دەکات. سەرەتا بەنای خۆی گەورە بەخێر و کاکە دیاری تەبعاً خەڵک هاوسەرگیری ڕاوەنەستا بەردەوامە ژیان بەردەوامە بەس برین پرۆسەکە لاواز بووە لەبەرەوەی کە نرخی زێرگران بووە بۆ نمونە 2 ساڵ پێش ئێستا یان 3 ساڵ پێشتا لە کاتیانی ڕابردوو 20 مسقال زێر دەکەیت 5 میلیۆن 6 میلیۆن ئێستا 20 مسقال زێر دەکا 13-14 میلیۆن یعنی بزەبت دوو بەرامبەر گران بووە دوو بەر ئەمەش تۆمان چیان ڕاستی کاکە دیاری کاریگەری لەسەر لاوازی پرۆسی هەوسەرگیریەیە و ئەم جارێش داوا دەکەم دەریم کچەکانمان کچە جوانانی خۆمانی هەرێمی کوردستان با داوای کاری زێری کەم بکەنەوە بۆ پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه و سلم بەرەکەت لە مارەی کەمدایە مارەی کەمدایە ئەوجا من بخۆمان زۆر تووشی هەندێک بارودۆخی جیاواز بنێت لەگەر دێن مناقەشە بکەن هەندێک جار لەسەر زێر بڵێ ئەوەندەم دەوێت لەوە کەمتر ناتوانم یا نازانم چی بڵێ منوان زۆرە بۆ نمونە مەسەل ئەو ماگەی ڕۆیشت من ناسیاوەکەم هەبوو برێن ناسیایی خۆما کچەکە داوای 50 مسقالی کرد بگوتی یەک نار کەمتر ناکەم 50 مسقال دەکات زۆر پارێکی زۆر دەکات ئەو کوڕات بۆ لای من بخۆم تەداخولی شەخسیم کرد چون بۆ لایەن بزەوت کردمە نیوە 25 مسقال زێر ئیشەکە پێکات یعنی ئەمە دەبی هەمومان جەنابەت و من و کۆمەڵگا هەمومان هاریکاری یەکتری بن و هاوکاری یەکتری بنێت تا پرۆسێ بەرەو پێش بچیت تووشی بێت ئەگە پرۆسەی هاوسەرگیری بەڕاستی بەرەو کەسبن بڕوا
خۆ دەزانی مەسەلەن ئاغرازی زۆرە ینی کۆمەلگا بەرەو دواوە دەچێت و نەوەمان جیلەکانمان بەرەو کەم دەبێت. باشە کاک وریا بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان ئێمە چینی ناوەند وەربگرین بڵێ مەسن لە نێوان چەندە زێڕیان دەکرد جاران و ئێستا چەند دەکەن ینی مەسەن جاران 20 مسقالیان دەکرد ئێستا چەند دەکەن یانیەوە بڵێ بەدڵنیایەوە لە هەموو بارودۆخە چینی دەوڵەمەند ئێستا 200 مسقال دەکا بەس ئەمە ڕێزێکی ناوەند وەردەگرین ئەو ناوەندە پێشترێ 40 بۆ 50 بوو 40 بۆ 50 ئێستا بوویتە 10 بۆ 20 کەواتە نیوانی داوەزیوان لەبەرەوەی کە ئاماژەم پێدا پارەی 20 مسقالی پارەی 20 مسقالی ئێستا بزەبت 50 مسقالی پێشترا لە سویلە لە کاشەکە ئەز بۆیە بە خەڵک داوای زێرەکەم بکات و پرۆسی بەرە پێش مزەرە لە خۆتان نایە خەینە بخۆم شتەکەن پارەنە ئینسانێت و ئینسان دەبی وجدانیەبی و زەمیری هەبی وایە وەک دەگوترێت یەکێک لە پرۆسە هەرە خۆشەکانی ژیانکردن ئەنجامدانی هاوسەرگیریە تەواوی دینە جیاوازەکان پاڵپشتی ئەم پرۆسەیە دەکەن خۆشمەوێیت بێتۆ ناژیم هەموو جوانیەکانی ژیان لە تۆ دەبینم لە بۆت دەمرم بەڵام دەبێت کۆتاییەکەی ئەنجامدانی ئەم هاوسەرگیریە بێ و وەکو سۆز و وەفایەک بۆ یەکتری داتا و ئامارەکانی هاوسەرگیری لە ڕێی دادگاکان یاریمی کوردستانەوە چیمان پێ دەڵێن تەنها لە شەژمانگی یەکەمی ئەم ساڵدا لە هەرێمی کوردستان 24202 پرۆسەی هاوسەرگیری ئەنجام درا و لە هەمان کاتیشدا 5331 حاڵەتی جیابوونەوەش تۆمار کراوە بە تێکڕای ڕۆژانە هاوسەرگیری لە هەرێمی کوردستان ڕۆژانە 139 پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەدرێ و 29 حاڵەتی جیابوونەوەش هەیە ئەمەش دەرخەری ئەوەیە هێشتا گڕ و تینی خۆشەویستی لە هەرێمی کوردستان زاڵترە و گەنجەکان بەپەرۆشن بۆ ئەنجامدانی هاوسەرگیری بەمەرجێک لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی کانزا یاخود لایەنێکی مادی نەکرێتە پێوەەر بۆ ژیانێکی خۆش و بەختەوەری. بەرزبوونەوەی نرخی زێر وای کردووە ئاینە جیاوازەکانیش لە هەرێمی کوردستان بە پێی بەرزوونزمی نرخی زێر فتوای جیاواز بدەن بەشێک لە مامۆستایانی ئاینی داوا دەکەن لە بری زێر کاڵای تر وەک مارەیی داوا بکرێت یانیش بەشێکی دیکەشیان داوا دەکەن کە ئافرەتان داوای زێڕی کەمتر بکەن لە کوڕان لە پێناو پەگنەخستن و سزنەبوونی زیاتری پرۆسەی هاوسەرگیری لە هەرێمی کوردستاندا. مامۆستای بەڕێز ئەوەی کە تەماشا دەکرێت لە هەرێمی کوردستان زێر بۆتە پێوەەر یاخود بۆتە بنەمایەکی سەرەکیان یەکێکە لە مەرجەکان بۆ هاوسەرگیری ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگامانەدا مەسەڵەن چۆنڵی جێگرەوەی زێر هەبێت. طبعا أوش حديثي صحيح من هي پیغمبري صلى الله عليه وسلم دفرمي زوج النبي رجلا امرأة بخاتم من حديد خاتم أنقصتي لك أوا لا أصل استوى الزيرو طبعا أو لا أصل إذن نكزر نكزي وأصل يجبوها هر ويها بوها باشا وهر وهاش پیغمبر صلى الله عليه وسلم بقنزة شي يقول جيني مارك وجيني بقولتي يا رسول الله نيت مواوا پیغمبر صلى الله عليه وسلم قلت التمس ولو خاتما من حديد يعني با أول شيء أصل يجبي أو إذن
ئاینی ئیسلامی پیرۆز بەدیلی دانایە و ئێستاش بەدیلك یعنی دەتوانی دابنێ ئەگەر زێرش نەتوانی هەر زی و زێگای بیا تاکە ئێستا زێر مسخالی 500 و قسوور هەزارەوەیە دەزانی زێر زی و مسخالی چەندە ئێستا پێ سیر دەبی چەندی بەڕەئی تو ئەو هەیە 500,000 زیاترە زێر زی و مسقالی لەوانەیە لە دەی هەتا 15,000 دینار بی ئێ دەتانی ئەوی دابنێ ئەگەر نەیبوو کەنجی هەبووشی با لە بۆی بکە باشە ئەو لەبەر هەندێ ئەو بابەتە دەتوانی بەدیلەکەی دابنێ باشە زۆر جار کە بابەتێکی وا دەبێت هەندێک پرس دێتە ناو کۆمەلگاوە بۆڵن لە بەدیلی زێڕا برنج بدەن لە بەدیلی زێڕا ئامێری و پێداویستی مەتبەخ و چێشخانەکان دابینکەن ئەمانە ڕێگا پێدراوە یا ماعەدا ما احترامن بۆ مامۆستایانی ئاینی هەر خۆیان لە ڕوانگەی خۆیان ئەمر قسانە دەکەن نەخێر ئەو مامۆستانەکە قسان دەکەن حتمما دەلیلە چانەیە هەر مامۆستایەکە قسەی دەکە حتمما دەلیلە چی هەیە ئەمەش ئێستا بزانە ئەمە چەند سوالت کردی هەموو حەدیثم هینایە ئێستا ئیوەش هەر حەدیثی دێنی دەرێ من أعطى في صداق امرأة سويقا أو تمرا فقد استحلها يعني خرمابي لێرە باسی سویق نەوع خواردنێک دەکا و چی ساوارێک بی برنجێک بی گەن موکتایەک شتێک بی ئیدەن باسی خۆراکی کردیە دەرێ ئەویش دروستە لێرە بەس بەبەستمان چیە بەڕاستی یعنی ئەوە دروستە وەکو دروست خواردنەکە ئەوی جەنابەت هەرچت گوت بەڵام شتەکەیە یعنی معقولە ئەمە لە ساڵی 2024 بی 2024 بین ئەمە باسی فەردە برنجێکی بایعی بکەینە مقابلی مارەی ئەو ئافرەتەی لە ساڵی 2024 بین لەو هەموو تەکنەلۆژیە لەو هەموو هەڵا بەزمەی بین هەمووی تەسکەینەوە لەسەر ئەو چی ژۆرێ ئەو کچەی ئەمە برن یەک فەردە برنجی بایع لە بۆ تووبی باشە ئەمە سوالێک دەکەم ئەو کابرایە دەچی بە دەفتەرێک باشە هۆڵەکی قاعی دەگری ساڵۆنی بەسی وەرەقەی دەگری باشە لۆ بێتەوچی هاتە سەر مارەیەکەی وەڵا ئەمن مامۆستا عەلی گوتیتی فەردە برنجەکی لە بۆ بەو تەبیعیە کاکە ئەگەر هەوکە احتیمالە دەرێن مامۆستا کابرە ئەگەر قاعەتی بگری بەوەندەی بەڵام نا کە ئەمن کردمە فتوە کە تعمیمم کە لە محکەمەم دانا گوتم بانۆژە مسقا زێر نەمنێ فەردە برنج دابنێ شتیدی دابنێ ئەوە دابنێ ئەوە دابنێ ئەوی دی دەکا هەموو لە بۆ مالی دنیا بنێ فیلان کەس قاعی گرتی ئەوەگە بەڵام کە هاتە سەر مارەیەکەی ئەو حسابی وەی دەکا ئەخەمە مشکلەکمان هەیە ئیمەوە تێدەگەی مارەی لە وەختی تەلاقە دەرێ هەنجی ئەمن ئەو فەردە برنجەم دانای سبێ ڕۆژێگە تەلاقم دە فەردە برنجێکی باعی لە بۆ دەبم دەریم کاکە ئەوە خوافیز بڕۆ لێرە ئەمە دەبی ئەو فتوایە زۆر یعنی بۆعدە چێ بی یعنی دووربین بی لە بۆ بوونی کاکە دەبی بەڵام ئەتوو حقوقی ئەو ئافرەتەی زامنە ئایا ئەو کوڕە غەدری لێ ناکە ئەو گەنجە غەدری لێ ناکە مەسەلەن بۆ نمونە لەبەر هەندێک بە کورتیەکەی دەرێن ئەگەر هاتوو فتوایەکە بە ئەو هابی ئەگەر هاتوو ئەو کوڕە نەیبوو ئەو جە نەک فەردە برنجەک با یەک ئەنگوستی لەی زیوبی کە دەکا 5,000 یان یەک ئەنگوستی لەی ئاسمبی لە بۆی بکە کە نیتی بەڵام ئەگەریشی هەبوو واللهی دەمس قالبی 20 50 100 بالۆی بکە یعنی ئەوە شەرع ڕێ پێدایە لەبەر هەندێک ئەمە لكل مقام مقال بی یعنی شتێک دەتان بجێرمەوە ئەوە لەگەرمە ڕوویدا بەداخەوە یعنی کەسێک مارەیەکی کرد مارەیەکەی بەچ بوو خۆشتەکی پیرۆز و بە قورئانێکی پیرۆز مارەیەکەی قورئانی پیرۆز باشە فترە کات 6 بانگەک نازم چەندی برد وەڵا کابرام دیتەوە گوتی مامۆستا زەحمە نەبی قورئانێکی هەرزانم دەوێت ئەمەش لەناو مەکتەبە و کتاب فروش ئەو وەزعانەشی ئەمش گوتم ما بەستی ئەوە بوو قورئانێکی هەرزان یعنی طبعی هەرزان مەسە هەیە بە حەفت حەقی طبعەکەی چاپەکەی ئەمش گوتم لە بۆ ستا گوتی وەڵی فیلان ژنم مارە نەکرد گوت با گوت وڵی بینیم لەگەری تێک چووە قورئانەکە مارەی یەکەم قورئانێکی لە بۆ دەکەم هەمزانە ئەوە یعنی ئەتوو بگاتە ئەو دەرەجەی لەبەر هەندێک دائیم کە فتوا دەدرێ هەموو زەوابط شەرت و شروط خاڵ ببەسترێتەوە فتوایەکە کاغەز نەبێت يعني مثلا بري بو شرطي اوها کە فتوایەکە دەدرێ لە بۆ ئەو چینەی لە بۆ ئەو چینەی لە بۆ ئەو چینەی مامۆستای بەڕێز دەبینی چەند مانگێکە نرخی زێر لە باساڕەکانە بەرز بۆتەوە ینی جەنابتان بە نمونە ئەمە کاریگەری کردووە بە ئیشەکەی خۆتا کە بانگت بکەن بۆ مارەی کردن کەم بۆتەوە یا هەروەکو خۆیەتی طبعا تأثیری زۆر کردیە مەسەلەی مارەیی تأثیری زۆر کردیە ئەتوبا ئەمە ئێستا یعنی لە فترەی ئەتوو لەوانەیە لە مانگەکی بابرین 3 مارەی بکەیت 4 بکەیت 5 بکەیت مەثەڵ نمونە ئێستا لەوانەیە ئەوە 2 مانگی یەک مارەی یەک نەبی یان مارەی یەک بووە و نەبووە زۆر تأثیر دەکە ئێستا 10 مسقال زۆر کەمە بەحساب 10 مسقال بی دەکات 5 میلیۆن کاکە 5 مسقال بی دەکاتە 2 میلیۆن و نیوایە بەس ئەمە لۆ دێن بەس بە قەزیە زێرەکە و مارەیەکەی دەگرین
لۆ نایم برێن کاکە ئەی گەنجمەڕ و قاعی بگری بە دەفتەرەک ئێوەیە ئێبا ئەو جان بەش باسکەین برێن کاکە ئەتوو مەڕۆ لە ساڵۆنی بچی 30 وەرەقەی 40 وەرەقەی پێ بدەیت ئەتوو مەڕۆ بە جلکەکەی دەینی ئیبوچینی 5 وەرەقە 7 وەرەقە 10 وەرەقەی بەس لۆ یەک ڕۆژێ دەینی و دەباتەوە یعنی لازمە ئەو شتانەش باز بکرێ و لایەنی ئافرەتیش ڕەچاو بکرێ یعنی غەدر لە ئافرەت نەکرێت لەو قەزیانەی کە فتواکە دەدێت چکو برێ نەرێن ئەمە پیا و ئافرەت حرمایە ولا کۆمەلگەی مەدرێ زەعیفێ مەبەست چیە زەعیفێ ینی پیا زۆر شتی دەتوانی بکە غەدری بکە بەس ئافرەت ناتوانانی غەدر بکە مەثەلەن لەبەر هەندێ حقوق و حقوقەکەی خۆی زامن بی لە شەرعی و لە قانونی بازاری زێر وەک شەپۆلێکی دەریاوایە هەموو بازرگانێک ناتوانێ مەلەی تێدا بکات هەر بۆیە داهاتووی زێر و نرخەکەشی لە داهاتوو وەک مەتەڵێکی ئەستەمە کە کەس نازانێت وەڵامەکەی چییە چونکە نرخی ئەم کانزا بە نرخە پەیوەستە بەڕووداوە سیاسی و ئابوووریەکانەوە